100 یان 150 100 تابغیە گیاندوو یەک 30 ثانیەت هەیە لە ماوەی 30 ثانیە هەتا 100,000 شتی هەردەگری بووە 101,000 هەم ڕەفز دەبتەوە کەمتربی ئاساییە 3 2 1 دەست پێ بکە 30 ثانیەت هەیە لە ماوەی 30 ثانیەی چ هەڵدەگری هەڵگرا بەڵام بەو مەرجەی نەگاتە 101,000 کاکە 100یش ئاساییە ئەگە 100یش بوو هەوە باشە 15 ثانیە 14 ثانیە 12 ثانیە یاڵا لە خۆت هەڵبژێرە 9 ثانیە 8 ثانیە 7 5 4 3 تا 2 1 والله کلااودوەکەم لێ دیارە جارێ ئەوەم بدێ کلااودوەکە 65,000 باشە کلااودی وایرە ئەوە یەک 65,000 ڕۆی لەولایە بێتەوە ئەو پاوەربانکەکی ویووە پاوەربانکەکە وڵای نازم ساری چەندە پاوەربانکەکی وایر لێسا حەز دەکەم ویشتی کوالیتی گرانە چەندە؟ ئەو بەتەنە 62,000 ئەو بەتەنە 62,000 زۆر دای لێوردنەکەی پێیز ناکە ئەوانە لێ بدەین ببوورە بەخێر بێن لە بواریگەی